بێگومان ئەو کتێبانە ئێستا لە هەنگاوی سەرەتای جیاکردنەوە و بەشبەشکردنی سەرچاوەکانین بۆ بابەتی دیاریکراو، بەڵام بە شێوەیەکی گشتی بابەتی زانستی نایابی تێدایە. بێگومان سوودی زۆری دەبێت بۆ توێژەران و خوێندکاران و کتێبخانەشمان دەوڵەمەند دەکات بە سەرچاوەی زانستی نوێ. بۆ هەموو شتێک بۆ راپۆر بێ بۆ هەر بەحەز بێ بۆ هەر شتێک بێ لە هەم بەشەکان ڕای قوتابیان دێن لە ناوەندی زانکۆ کتێبەکان بەکاردێنن کە تا ئێستاش کتێبی باشمان هەیە. سوپاس بۆخوا کە دەتوانی سوود لەو کتێبانە وەرگبین بەکەم کەماگە بڵێ یعنی بابەتێک بێ شتێک بێ کە لە کتێبخان نەبێ ئەمەش دەتوانین دواتر لە ڕێی داواکاریەکەوە پێشکەش بە زانکۆی بکەین بە سەرۆکایەتی زانکۆی کە بتوانین ئەو کتێبانەمان بۆ دابین بکەن. من ڕاستی سەردانە 1002 حالەکەیەژی من 600 حالەیە هەگەر معوق و ئیشە سەردانێوان هەگەر بان ئیشەوان چارەسەر ویاوێ دیتری هەگەر بتر دەستی خێری نەگەشتیوان هێویتکەم بتر دەستی خێری بگەهێوە دەستیوان 1860 حالەی بێگاوێ هەگەر بەندا من ئاژیل بەنداوان کەسایمە هەگەر دەستی خێری دریشکە بەروان ئەمیا تا من ساڵە 2019 تشتێک جواندا و خوشکێتمەوی دەستیوان کافر ئاراتی بێتەکردن و ئەو نەساغێت هەگەر هون ڕەو شەوان بێگابێت بینی پیچاوێ. ئیرۆ سەردانا فی معرەدی کرد بڕاستی گەلێکێکی تەسویر دل ئێش بوون و من و شێخ پاشامە بەحس کرد گۆش بلیڤان تەسویرا گومە هەزار تەسویری دیژی هەیە نەیهلاویستی مەهیڤی هەیە هەچی کاربێ هەریکاریامە بکە و ئەف معرەد جیهانی بێتە بەلاکردن. ئەم بازارە تقریبەن لە ساڵەکانی هەفتاوە دامەزراوە. من خۆم لە ساڵی 1986 لێرە دوکانم هەیە. ئەم نەوعە دانەوێڵەیە ئەفرۆشی بیدایە لە گەنم و جۆ بە هەموو جۆرەکانی علەف، گەنمەشامی، گوڵە بەڕۆژە هەتا ئەم نەوعە شتانە لە بازارە هەمووی ئەفرۆشین. لەم بازارەیە بازارێکی گەورە بوو لە هەموو کەرکووکە بەس ئەم بازارە هەبوو کە ئەم شتانی تیا ئەفرۆشتە. خۆماڵیە و ئەجنەبیش تێیە ئەجنەبەکە تێتە دەرەوە خۆماڵەکە ئەشکێنێتەوە وەک کونجی چوار نەوعەیە ئێستا ئەفغانی تێ ئەنواع عشکالتر تێتە ماڵەوە هین خۆماڵەکە ڕەزیلە بێ وەک گوڵە بەڕۆژە وەک دوخن وەک ئەمانە هەمووی تەسیرەکە لە بازار داواکاریمان لە حکومەت هەرێم و حکومەت بەغدا هەیە کە ئەجنەبەکان شتە ئەجنەبی نێتە ماڵەوە کە فەلاحەکان دەستکەوتیان زیاتر هەبێ.